چەند ساڵێکە دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە ڕوو لە تەشەنەسەندنە و ساڵانە دەیان یەکەی نیشتەجێبوون لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستانە دروست دەکرێت. بەپێی ئامارێک کە لە ئەنجومەنی سیتەکانی ناوشاری سێمانی وەرمانگرتووە لە ساڵی 2020 46,750 یەکەی نیشتەجێبوون دروست کراوە. ئەم ئامارە بۆ ساڵی 2022 بەرز بۆتەوە بۆ 60,000 یەکەی نیشتەجێبوون. وا بڕیارە لەم ساڵیشدا دەیان یەکەی نیشتەجێبوونی دیکە دروست بکرێت. هەندێک کێشە و گیرروگرفت هەیە لە یەکەکانی نیشتەجێبوونە، یعنی بازەوە دەکرێت دانیشتوانی یەکە نیشتەجێبوونەکان بازەوە دەکەن کۆمەڵێک گرفتی سەرەکیان هەیە، لەوانە دەستکاریکردنی ماستەرپلانی یەکەکانی نیشتەجێبوون. کێشەیەکی دیکەی یەکەکانی نیشتەجێبوون تاپۆ نەکردنی یەکەکانی نیشتەجێبوونە لەو کەسانی کە یەکە نیشتەجێبوونەکانیان کڕیوە. لەسەرم بابەتە هاوڵاتیە گۆرەگرم کە خۆی دانیشتووی یەکێکە لە کۆمەڵگە نیشتەجێبوونەکان. گرفتی سەرەکی لە ئێستاە بۆ هەموو پرۆژەی نیشتەجێبوونەکان لە سلێمانی و تەنان لە هەرێمی کوردستانیش تاپۆ نەکردنیەتی، واتە بەناونەکردنەوەی ئەوانی کە کڕیویانەتەوە. ئێمە وەکو پرۆژەی دیستی دانیشتوانی دیستی کە زیاتر لە نزیکەی 700 یەکەی نیشتەجێبوونە بە خانوو بە شقەوانێ، بەشێکی زۆری خانووەکان و شقەکانیش ئەو پارانی کە لایەن بۆ هەمووی ساب بوو، یان هیچ قەرز و قیستێکیان لا نەماوە. بەڵام کۆمپانیای بەڕێز کاک یاسین مەحموود بەرپرسە لەو بابەتە کە پێویستە یەکەکانمان بۆ تاپۆ بکە. ئێمە داوامان لە شارەوانی کردووە، ئەوی کە ئێستا گرفتەوە هەستمان پێ کردووە بە داداچوونمان کردووە ئەم پارچە زەویە کە کەوتۆتە سەر ئەم شەقامی یەکتر بڕە کە لە ڕووی نەخشەسازی و هەندەسیوانە هەر خۆی مخالەفەیەکی دیکەیە بکرێتە بینای بازرگانی، خۆی لە ئەساسا باخچەیە و سەوزاییە. ئێستا و کێشەیە لە بینی شارەوانی و بەرهێنەرەکەیە، بەڵام ئێمە بووینەتە قوربانی ئەو کێشەی بینی شارەوانی سلێمانی و کۆمپانیای بەڕێز. بەشێک لە کێشەکانی یەکەکانی نیشتەجێبوون پەیوەندیان بە وەبەرهێنان و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە هەیە. ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی پەرلەمانی کوردستانە و هاوکات ئەندامی لیژنەی شارەوانی و گەشت و گوزارە لە پەرلەمانی کوردستان. ئەوان باسییان لەوە کرد کێشەکانی تاپۆ نەکردنی یەکەکانی نیشتەجێبوون، هەروەها دەستکاریکردنی سایت پلان و ماستەر پلانی یەکەکانی نیشتەجێبوونیان گەیاندۆتە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و بە دوواداچوونێکی وردیان کردووە لەو بارەیەوە. جیا لەمە وەبەرهێنیش قسەی خۆی هەیە لەسەر ئەو بابەتە. ئێمە لاریمان نەبیکەین بە باخچە بەمەرجە قەربوومان کەنەوە، چکم زەویەکە تۆمارە بەناوی خۆمانەوانێ و شوێنەکەشی هەم لە مۆڵەتە هەم لە سوورەت قەیدیشە بەڕاستی بەنزیخانەیە. ئەگەر ئەیانەوێت دروستی نەکەنی شتیا دروست نەکرێ، بەڵام بە پارچە زەویەکی هاوشێوە لە شوێنێک تر قەربوومان کەنەوە بەدڵنیا ئێمەش حەزەکەین بۆ پرۆژەکەی خۆمان جوانە بێت. تەوانە شوێنە بێ باخچار چەند بەرژەوەندی ئەو چەند ماڵەشی تەیە کەم داواکاریان کردووە، بەڵام وەگەوەی کە خۆی لە نەخشەی بنەڕەتیا باخچە بێ بە هیچ جۆرە شتیوانە نەخێر بەنزیخانەی و تەنانە لە ناو سوورەت قەیدەکەشیان نووسرا بەنزیخانە. ڕێگر لە بەردەمی تاپۆکردن ئەم بەنزیخانەی بوو کە دانیشتوانی پرۆژەکە زۆر داوایانە کرد کا بێ بکرێ بە باخچە و سەوزایی، بەڵام ئێمە بەڕاستی ئامادەیمانتیانە بوو. بەڵام ئێستا وەزارەتی شارەوانی جەنابی وەزیر کتابێکی کردو ئەڵێ ئەبێت بە هەموو جۆرێ زەوی پرۆژەکە بەپێی دوایین ماستەرپلان پەسەند جیا بکرێتەوە، ئیفراز بکرێ و تۆما بکرێ بە ناوی بەژاربووەکانەوە. جەنابی سەرۆکی شارەوانیش خاتوو لەیلایەکسە کتابی بۆکرین بۆ سارەوانی ڕۆژئاوا، ئەوە هەفتەیەک بێ دەستیان کردووە پرۆژەی ئیفرازەکە. ئێستا لەوایان شوێنەکان هەمی ڕقم وەرەگرێ بۆ چوونی من وایە کە ئینشاڵڵا لە مانگی داهاتوو ئێمە دەست دەکەین بە تەلەفۆنکردن بۆ دانیشتوانی پرۆژەکە بۆی بێن وێنەی تۆماری یەکەکانیان وەربگرن. دیارە و هاوڵاتیانەی کە لە کۆمەلگا نیشتەجێبوونەکانە دەژین ساڵانێکە ئەنجومەنێکیان پێکێنەوە. ئیشوکاری ئەم ئەنجومەنە بە دوواداچوونە بۆ ئەو کێشە و گرفتانەی کە لە نێو کۆمەلگا نیشتەجێبوونەکانە دەگوزارێت. لەسەرم بابەتە دەمانەوێت قسە لەگەڵ ڕاوێژکاری یاسایی کۆمەلگا نیشتەجێبوونەکانە بکەین، بزانین قسەیەوان لەم بارەیەوە چی دەبێت. نەبوونی تاپۆکردنیەتی، نەبوونی نۆژەنکردنەوەی باڵەخانەکانە، مۆزوعی کارەبایە، دابینکردنی ئاوی خزمەتگوزاری نیشتیمانیە کە لە هاوینانە قەڵک بەتەنکەرین. ئێمە سیتیمان هەیە لەم چ لە زانەشە بەتەنکەرین ئاوی بۆ هێنرێت، نەتوانراوە تۆڕی ئاوی بۆ دابین بکرێت کەەوە ئەرکی حکومەتە جادەی بۆ ببرێتەوە. هەموو ئەو خزمەتگوزارانەی کە لە دەروی پرۆژەکەی تاکانیمە پرۆژەکە ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە کە بۆی جێبەجێکەکە نەیکردووە.